طبعا دەمێکە یەک دوو هاوڕێ داوای ئەم ڤیددیۆی کردووە چەند ڕێنمایەک بۆوانەی کە تەجمیلی بۆ تۆکسۆ شتاناکەن. بەڕاستی زۆر دوو دڵ بووم لە پۆستکردنی ئەم ڤیددیۆیە، بەڵام وام هەست کرد کە ئیسفادی بۆ زۆرێگە بێ، لەبەرەوە هیوادارم کەس دڵی لێم نەڕەنجێ. من تەنها بۆ ڕوونکردنەوەی بە پێو زانیاری کە دەیزانم. تۆیە کە خۆتت لە دنیای گۆرانیت نادۆزیوەتەوە کە بوارێکی تازەیە، واجبە لەبری ئەوەی ئەمانەت جوانکەی ئەمە ئامێری گۆرانی بێژە جوانی کاکەیگیان دادەگیان خوشکێگیان هەر بۆیی بزانن تکایە. خانم گیان کە تۆ نەبیۆم سەید پێش 6 مانگ بۆ کۆنسێرتەکەت پرۆڤەی باش بکەی، یاخود هەفتەی 120 بۆ 150 سەعات تۆ پرۆڤە بکەی لەگەڵ گروپەکەت، نەسیلین دیۆنیشی هەتا سەر ستەیج کە ئەڕۆی ڤۆکەڵ کۆچت لەگەڵا بێ کە بڕیاری ئەوە داوی بە گۆرانی بێش بۆ تۆکسوفی لە ڕۆم شتانە بەکارمەهێنا. هیوادارم هیچ کەسێک لە خانمەکان لە کچەکان لێم زویر نەبن لەبەرەی ئەمە ڕاستیە ئێمە باسی لێواکەین. بۆ نمونە تۆ چیتە بەرنمەیەکە و بەرنمەکە باکی نییە لەوە، ئەزانم لەلایەکەوە تاوانی تۆیتیان نییە، لەلایەکشەوە تاوانی ڕاگەاندن و ئەو ڕاگەاندن و تەلەڤیزیۆنی تیا کە دێ ناتوانم بەرنمەیە پڕکاتەوە لە هەفتەیەکە 3-4 بەرنامی وایە مەجبورێش کەسێک بێ هێنێتە بەرنمەکەەوە، ئیتر باش بێ خراپێ گوێ ناداتێ. بەڵام تۆ ئەبێ لەبەرەی ئەوان بەرنامە و پێپڕەکەنەوە باشە، تۆ مەبە بە بەرنامە پڕکراوی کەسێکی دەم و چاو جوانی دەنگ ناخۆشی پڕ نەشاس تکایە. جاوەرە ئاسپەکەشە بەشی خۆی نەشاس بکە و تۆش دەنگێ نەشاز بێ، وەرە ئەم دوو نەشازە بالەیەگە بەچی دەرچێت. ڕێک وەک ئەم خواردنە تورکیانەی ئێستەی لێکاڵێن پڕە لە ژەهر و چەند وەختە تورکیا ئەینێرێ و چیوانە، ئێمەش ئەم گۆرانی بێژانە وای لێ هاتووە بوون بە ژەهری گۆرانی و هوەری کوردی. دوایش خەڵک بۆ دەنووسێ هوەری کوردیم ڕۆ نەخێر کاکە هوەری کوردیم نەڕۆ، هوەری کوردی ماوە زۆشتی جوانیش ماوە، بەڵام ڕاگەاندنەچێ لەبەرەی ئەمانە چیپن، ئەمانە پاریان پێ نادرێ یاخود تازەن گوێ نادەنێ هەرچۆنێ دەرکەون دێنیان خاتە سەر شاشە، هەرەوەنە لەسەر شاشەوە دەرکە و خێرابن بە ئەستێرە کە تۆ ئەستێری پرشنگدار بە دەنگت بۆ گۆرانی بێژ دەی وەکو ئەستێرێک دەرەکەوی پرشنگدار بە. تۆ هاتووی نایڵی نەدەمە خوار بێ نەلووتە نە ئەمانە و چرچی تێکەیە نە ڕوومەتی والێ بکەی نە مەلێ بەرزکەیت و ئەی تۆ ئەمە گۆرانی وتنیا عنی کۆمەڵێک ماسوولکە. پێشتر لە ڤیددیۆکانی ترا باسم کردووە ماسڵ میمۆری کە تۆ نەتوانی ئەلێرە بۆ دەنگە بەرزەکان تۆ ئەمە چرجنەکەیت دەنگە بەرزەکانت بۆ نایە ئەلێرا کە دەنگەکەیتەوە گۆرانە شتەکانت بۆ نایە تۆ ئەم بۆشایە گەورەت هەیە بەکاری ناهێنی. ئیتر بۆچی گۆرانیاڵی تۆ یەک سنووقی گەورەی ئەلێرات هەیە ئەمانە هەمووی پێکەمە سنووقێکی گەورەیە بۆ تۆ بەکاری هێنی. دیقەتم داوە لە بەتایبەتی لەم گۆرانی بێژەکانی باشوورە ئەوانی کە تەجمیلیان کردو بەتایبەتی یەکەم جاریان کە لووتیان تەجمیلەکەن بچووکێکاتە وازان خۆمانەکەین بە گۆرانی بێژە لوبنانێکان خۆ لوبنان خۆی هەمووی لوتی گیراوە کە لوتێ تەجمیلەکەی بچووکیەکەیتەوە کێشەی هێناسەدان بۆ خۆ دروستەکەی ئەوە بەبێ قەیدوشت باشە. ناوچەوان ئەمانە پڕەکەی تۆ لە بۆ تۆکس ڕێکیەکەیتەوە تۆ کە دەنگە بەرزەکان دێنیت بەم بەشە ئەکرێ دەنگە بەرزەکان کە تۆ هاتی ڕێکسا بێ ناکرێ. ئەمە بۆیە هەچی دەنگە بەرزەکانە نەشاز دەرەچێت لای گۆرانی بێژەکان. ڕوومەت ئەمە لێو باشە یعنی لێوی پڕ ئەکا لە بۆتۆکس. نازانم بۆتۆکسە فیلەرە چیە، ئەمە گرنگترین ڕاهێنان کە بۆ دەمولێو باشە بڵێن بۆ گۆرانی بێژ بۆ بێژەر بۆ قسەکەر ئەوانەی کە قساکەن ئەم ڕاهێنانەیە بڵێن بەبڵ هینەکەی وای پێڵەنەڵە گڵۆب بەدەم دەکەی بڵێن ئەمە یەکێکە لەو ڕاهێنانی کە زۆر گرنگە بۆ لچوولێو بڕوا ناکەم هیچ سوودێکی لێ ببینن. من ئەڵێم چەند پرۆڤەیەک یێنم دەموچاو ئەم ماسوولکانەی دەموچاو و شەوی لاگەی پێ شل ئەەکەم و ڕاهێنانی پێیەکەم ئەی ئەوانەی کە ئەمانەی پڕە لە بۆتۆکس و فیلەر چۆن ماسوولکەکان هینی تێچێ هێزی تێچێ بە بەردەوامی بمێنێتەوە. مادام تۆ وەکو وتم ئێوە پرۆڤەتان کەمە هیچ نەبێ خۆت
وا لە خۆت کە ببی بە مامۆستای خۆت ببی بە هاوکاری خۆت مەجالە نییە تۆ مناڵەبەی بۆ مەکتەب یاخود سیارە لێخڕ یاخوچیانە لە ڕۆژێکە لە 3 بۆ 5 دقە ئەم پرۆڤیان کە بە تایبەتی باشە ئەو پرۆڤانی کە دامناوە لە زۆرێک لە یوتیوب بۆ زۆرێک لە ڕاهێنانەکانم داناوە هەوڵ بن کاتێک بۆ خۆ دروست کە 3 بۆ 5 دقەیەک ئەم پرۆڤانی کە پێشتر دامناوانێ بیکەرەوە دووبارەی کەرەوە گەرنتی دەیەمێ ئەگەر تا 3 مانگ بتوانی بەردەوام تۆ هەموو ڕۆژێ 3 بۆ 5 دقە ئەم ڕاهێنانە زۆرینێ بتوانی بکەیتەوە گەرنتی دێم ناڵمە بێ بە گۆرانی بێژێکی باش بەڵام ئەبی بە دەنگ بێژێکی زۆر باش ئاتلیست بە دەردی ئینگلیزەڵێ نەشاز ناکەی لە کۆتاییە هەرەوەنە ئەڵێم خانم گیان ئەگەرەتەوێ ببی بە گۆرانی بێش تکایە ئەم جارەش تکایە هەوڵدا کەمترین بۆ تۆکسوفیلەر بەکاربێنە ناڵێن میکە هەمومان بەشی خۆمان پێویستمانە بێ بەڵام بەو شێوەیە نا تۆ گوپە ئاوا و لێوت ئاوا و لوتە بچکۆلە بێ و ئەمە ساف بێ دڵنیا دەکەمەوە هیچ شتێنێکی ساغە بۆ نایەت کێشەکە لەوایە کەسێک گوێشی لە دەنگە بێ چونکە خۆمان گوێمان زۆر بەمان گوێمان پاگنێڵێن ئەڵڵا لەو دەنگە طبعاً کابرا بە مشکی جامانەوە گۆرانی و تۆ پێشتر فۆلکلۆر بۆم هاتوو بە سەقەتی لێتەوە کچێکی جوان و ناسک و نازارە چۆن هەرە بێ سەری ڕەزامەندی بۆ بلەقێنێ ئەمە کێشەکەی باشوورە لێرە خەڵک خۆی زانیاری ئەو توێکی نییە داژەنیشێ بە دیار خانمێکی جوانەوە ئەڵێ ئەڵڵا دەنگی چەند خۆشە فڵان و فیسار بە قوربانت بێ ئەڵڵا بە قوربانی و دەنگە و بم کاکەگیان قوربانی دەنگی چی تۆ بڵێ بە قوربانی دەمچوی خۆی بم کە جوانە نەکدەنگ نەکەی ببەخشن کەمێک ڕازگۆ ئەم جارە ڤیددیۆی تردانم ڕازگۆتر قساکەم چونکە مەجبورم نمونەی گۆرانی بێژەکان بێنم بزانم جیاوازەکانتان بۆ خەمە ڕووبووی بزانن کە لە کاتی قسەکردنا باسەکەین مەبەستمان لە دەنگە باشەکان و دەنگە چاکەکان کێن هیوادارم ڤیددیۆکە سوودی هەبوو بێ هیوادارم کەس دڵی لێم زویر نەبێ لە بەرەوەی ئەمە ڕاستیە کە ئێڵێن ئاگادارتانەکەمەوە ئێمە خواخوامان بوو لە پەیمانگای هونەرە جوانەکانە مامۆستایەکە بێ ئەدڤایسی ئەم شتانەمان بکە لە خۆتانەوە کە حەستان لە فەیمەسیە فەیمەسی بە تەنها بە گۆرانیوتن نابێ هونەری تریشەیە پێی فەیمەزبی پێی بەناوبانگبی ڕاهێنانە هەر زۆر گرنگە لەوانەیە بەم هەمهەمەیەکە بیکەی گوێت لە شتێکە لە ناخی خۆتە مەسەڵێن ئەلەمە لەم سنووقەی ئێرە ئەلەرێتەوە ئەوە بتوانە ئەم پرۆڤەیە زۆرترین پرۆڤە بکات زۆرێک لە گۆرانیەکان بتوانە بە هەمهەمە بیکە من تەجمیلی لوتیشم نەکردووە هەناسەکەی زۆر فریای ناکەم ئەبێ ئەوانەی کە لوتیان تووشو کردوێتەوە و چۆن بتوانن ئەم پرۆڤانە بکەن لەبەرەوە تکا ئەگەداری خۆتان بن چونکە یەکەمین جار هێڵف ئەند سەیفتی هەموو کارێکە لێرە ئەکرێ سەرەتا ئەڵێ بێ زۆر بە تەندروستی خۆ تەندروست بینجا بە تەندروستیش کارەکان بکەن سرودێک هەیە پێمان بێ ئاوازەکەی ڕووسیە ڕێی خەباتمان ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چواردەورمان کڵپەی ئاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمەین بۆ مردنی ژەمادەین لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین ئێمەین بۆ مردنی ژەمادەین ئاگاتان لە دەموچاوم بوو چۆن شتەکانی تێگەچوو ئەگەر حەستان لە ئامۆژگاری و ڕێنمایەکان بووە توانن سەبسکرایبی چەناڵەکەم بکەن تاکو ئاگادار بن هەموو جارە ڤیددیۆ دادەگرم